آية قدر گۆڕانکاری بەسەرا دێ یا بەسەرا نایە؟ ئەجەلی ئینسان، ڕزقی ئینسان ئەگۆڕێ یا ناگۆڕێ؟ ئێمە ئاەتێکمان هەیە لە قورئانە خوای پەروەردگار فەرمێ فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون کە ئەجەلیان هات بە لەحەزات پاش و پێش ناکە ئەم ئەجەلە. زۆربەی زۆرمان قەناعەتمان وایە بۆی ئەم ئەجەلەکە دێ پاش و پێش ناکە. ڕزق دیاری کراوە، ئەجەل دیاری کراوە. ئەم قەناعەتی ئێمە قەناعەتێکە 100% دروستە. بەڵام یەک ئیعادە نەزەری بچووکی ئەوێ لە مەسەلەیەکە. کۆمەڵە دەقی ترمان هەیە لە حەدیث و قورئانە وامان پێ ناڵێن. بۆ نمونە خوای پەروەردگارە فەرمێ يمحو الله ما يشاء ويثبت. ئەوە چییە کە خوا ئەیسڕێتەوە؟ ئەوە چییە کە ئیثباتی ئەکا؟ کەواتە خوای گەورە هەندێک شتێ ئەیسڕێتەوە، هەندێک شت هەیە تەثبیتی کە. ئەفەرمێ وما يعمر من معمر ولا ينقص من عمره إلا في كتاب. ولا ينقص من عمره وما يعمر من كواتا أما بيمان الله أم قدرا أم بالانسي تمنا لو أن يزيد كم أكا بنمونا قصة آدم هموان بيستومان حديثكي بيغمبر صلى الله عليه وسلم كبيغمبر إخوة صلى الله عليه وسلم بس لو أكا خواي قورا مسحي بشتي آدم أكا همو ذرية كاني دينه همو ذرية كاني بيغمبر إخوة فرمي نورێک یان هەیە نور ئەفەرمێ یەکێک ئەبینێ گەنجێکی زۆر جوانە و نورێکی زۆر پرشنگداری هەیە. ئادەمە پرسێ ئەفەرمێ من هذا یا جبریل؟ ئەفەرمێ ئەو گەنجە کێیە؟ ئەڵێن ئەوە داودە. ئادەم ئەفەرمێ تەمەنی چەنە؟ ئەڵێن تەمەنی 6 ساڵە. ئەڵێ خوایە 40 ساڵ لە تەمەنی من بخەرە سەر تەمەنی ئەو. ئادەم تەمەنی 1000 ساڵ بووە، واتە ئێستا ئادەم 40 کەم بوو بە 960. انجا ئەڵێن ئادەم کە تەمەنی خۆی سەرفکە تەڵەن چیرۆکەکە دوور و درێژە حەدیثەکە ئەڵێ لە 960 ساڵیا مەلەک المەوت هاتە خزمەتی، وتی ئیترەوە تەواو تەمەنی تەواو بوو، وتی من 1000 ساڵ بوو ئێستا 960 40 ماوە. وتی ئەی تۆ کاتی خۆی 40 نیا بە داود؟ وتی نەمداوت. بۆیە پێغەمبەر فەرمێ فجحد آدم وجحدت ذريته ونسي آدم فنسيت ذريته. آدم ئینکاری وعدەکەی خۆی کرد. طبعا نسیانە بیری چۆتەوە کە وعدەکەی داوە. لێرا کەواتە خوای پەروەردگار عمری ئادەم 40 ساڵ دێنێتە خوارەوە، عمری داود 40 ساڵ زیاد دەکا. کەواتە ئەمە پێمانەڵێ کە ئەم قەدەرە ممکنە زیاد و کەم بکە. هەندێک حەدیثی ترمان هەیە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من أراد أن يبسط الله له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه. هەر کەسێک ئێوێ خوا تەمەنی درێژکە، خوا ڕزقی واسعکە، فراوانکە، باسی لێ ڕەحم جێبەجێ بکە. ئەی باشە ئەم نەسانە چۆن ئێمە تەطبیقیکەین؟ چۆن لەگەڵ ئەو نەسەی کە ئەفەرمێ فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. طبعا لێرە علەما ئەفەرمون دوو تەوجیه هەیە بۆ ئەم حەدیثان. یەکەم زیادەی عمر و ڕزق بە زیادەی عەدەد نییە، بە زیادەی بەرەکەتە، بە زیادەی بەرەکەتە. تەفسیری دووەم کە صحیحترە لەم تەفسیرە ئەوەیە کە نا زیادەی حەقیقیە. خوای گەورە لە واقعا زیادەکە. ئەی چۆن زیادەکە خوای پەروەردگار؟ علەما ئەفەرمون خوا شتێکی هەیە پێی ئەوتێ اللەوح المەحفوظ کە مەقادیری خەلق ئەلێرا نووسراوە. شتێکی شەیە خوا بە مەلائیکەتەکانی ئەفەرمێ، بە فریشتەکانی ئەفەرمێ. ئەم ئینسانە کە خوای پەروەردگار تەقدیری ئەکا لە سکی دایکە مەلائیکەتەکە کە دێ ڕزق و ئەجەل و ئەمانی بۆ ئەنووسێ، خوای پەروەردگارە فەرمێ بۆ نمونە 6 ساڵ تەمەنی بۆ بنووسە، بەڵام ئەگەر ئەوەی کرد و ئەوەی کرد بۆی بکە بە 7. ئەم عیلمە لای مەلائیکەکە معلقە، بەڵام لای خوا ثابتە، لە لەوح المەحفوظی خوا ثابتە، یعنی عیلمەکەی خوا ناگۆڕێ. مەلائیکەکە ئێستا ئەمەی لای مەلائیکەکە هەیە قابلی گۆڕانە، بەڵام ئەوەی لای خوا ئەوەیە کە خوا ئەفەرمێ فإذا جاء أجلهم يعني الأجل الذي قدر لهم في اللوح المحفوظ. خوا أفرمي لا يستأخرون ساعة ولا يستقدمون. كواتە ئێمە ئەم دەقانەواتی ئەگەین، ئەم دەقانە لە علمی مەلائیکەتەکەیە. خوا بە مەلائیکەتەکە ئەفەرمێ ئەجەلەکە، نەک لە علمی خۆی ئەیگۆڕێ، لە علمی مەلائیکەتەکە ئەیگۆڕێ. كواتە کە يمحو الله ما يشاء ويثبت وما يعمر من معمر ولا ينقص من عمره إلا في كتاب. أما باعتبار شيء، باعتبار علم ملائكة، نك باعتبار. ابن تيمية أفرمي شيء، أفرمي والأجل أجلان. أفرمي دو أجل من هي أجل مطلق يعلمه الله،
أجلك رهامان هي أو ثابتة للوح المحفوظ بس خوا أيزانية. وأجل المقيد أجلك ترمان هي وابستي أسباب أحداث باشا. فإن الله أمر الملك أن يكتب له أجلا. خواي قولا أمر بملائكتك أكا كأجلك بوديالي بك وقال بملائكتك فرمي إن وصل رحمه زدته كذا وكذا. أفرمي أقل أمصي لي رحم جيبك أو نتمني بو زيادكم. والملك لا يعلم أيزداد أم لا. ملائكتك نازاني أمصي لي رحمك بوي زاد بي يا بوي زاد نابي بلام خوي عالمة. لكن الله يعلم ما يستقر عليه الأمر. بلام خواي پروردگار أزاني شي ثابت أبي وأزاني لكوتايا أجل قدري أم عبده شون أبي. أما بكورتي درباري أم موضوع كواتا إما قناعت مالواي أم دقانا دقي صحيحا دقي صريحا دقي علمي هيش تناقض لبيني دقا كانانية. خواي پروردگار أجليكي مطلقي ثابتي هي للاي خوي لعلمي خوي لكتابي خوي للوح المحفوظ. أجليكي هي بملائكتك أني عليه كدي هنا تسرزبي بو تطبيق. خواي پروردگار بملائكتك أفرمي أجلي أم عبده آوايا عمري آوايا رزقي آوايا. دعاي خواي پروردگار حتى بويا إما ليلة النصف من شعبان خواي پروردگار فرمي فيها يفرق كل أمر حكيم. هندق أحاديث ماني بوي أجلي إنسان وبوي رزق إنسان وأماني تياتا زائبته أمانة دقيق لروي علمية لبرو أمدو حالة ما هي لما تيقنشه.